لە دیمەنگەلێکدا کە تەنها گوزارشت لە دوا ڕۆژ وەستانەوەی دوای مردن دەکات، تەواوی ڕەنگ و زمان و چین و قۆناغەکانی تەمەن بە یەکسانی و بە یەک جۆر پۆشاکی بێدرومان و بێ جیاوازی. لە ناوچەی عەرەفات کە 12 کیلۆمەتر لە مەکەی پیرۆزەوە دوورە، کۆ دەبنەوە و پێنجەمین و کۆتامین پایی موسڵمان بوون بەجێدێنن کە پێی دەوترێت حەج. لە بەرەبەیانی ڕۆژی شەممە 9 زولحیجە سەردانیکەرانی یەکەمین و پیرۆزترین ماڵی خودا تاک تاک و گروپ گروپ بە پێ و بە سواری ئۆتۆمبیل بەرەو ناوچە و کێوی عەرەفات بەڕێ دەکەون و دەم بە نزا و زیکر و یادی خوای پەروەردگار تا دوای خۆراوەبوون لەوێ دەمێننەوە، بەمەش ڕوکنی سەرەکی حەج بەجێ دەهێنن. لەگەڵ خۆراوەبوونی ڕۆژی عەرەفە، زیارەتکارانی ماڵی خودا بە ناونیشانی حاجیەوە بەرەو مزدەلیفە کە دەکەوێتە نێوان عەرەفات و مینا دەڕۆن و لەوێ نوێژی شێوان و خەوتنان بە کورتکراوەیی و کۆکراوەیی دەکەن. بەرەبەیانی ڕۆژی جەژن واتە 10 زیلحیجە دەگەڕێنەوە بۆ مینا و لەوێ خۆیان بۆ بەربارانکردنی گەورە ئامادە دەکەن. دوابەدوای ڕەمی جەمەڕاتی گەورە کە یەکێکە لە پێویستیەکانی حەج، حاجیان قوربانی دەکەن و سەریان دەتاشن یان کورتی دەکەنەوە و دواتر بەرەو مەکەی پیرۆز دەگەڕێنەوە و تەوافی فازا بە دەوری کەعبەدا دەکەن. بۆ جاری سێم حاجیان دەچنەوە بۆ مینا و هەر سێ ڕۆژەکەی دوای جەژن 11 و 12 و 13 زولحیجە لەوێ بەسەر دەبەن و ڕۆژانە سێ بەربارانی بچووک و مامناوەند و گەورەی یەک بە دوای یەکدا و بە حەوت بەردوو لە دوای لادانی خۆر لە نێوڕاستی ئاسمان ئەنجام دەدەن. ئەو کەس و کاروانانەی پەلەی گەڕانەوەیانە بۆ وڵاتەکانی خۆیان دەتوانن بەربارانکردن تەنها لە 2 ڕۆژی تەشریقدا کورت بکەنەوە و بەرەو مەکە بگەڕێنەوە. لە کۆتاییدا و دوابەدوای سێ ڕۆژەکەی دوای جەژن حاجیان ڕوو دەکەنەوە مەکەی پیرۆز و تەوافی ئیفاضە و ڕێڕۆیشتنی سەفا و مەروە ئەنجام دەدەن و بەمەش ڕوکن و پێویستی و سونەتەکانی حەج کۆتایی دێت و بەر لە بەجێشتنی شاری مەکەی پیرۆزیش سونەتە حەوت سوڕانەوەی ماڵاوایی بە دەوری کەعبەدا بکرێت. ئەمساڵ نزیکەی 2,500,000 وڵاتی بۆ بەجێهێنانی پایی پێنجەمی ئیسلام لە شاری مەکەی پیرۆزن. لە دوای ساڵی 2012 شەوە هیچ ساڵێک ژمارەی حاجیان بەو ئاستەی ئەم ساڵ نەگەیشتووە کە لەو ساڵەدا 3,106,000 کەس بووە.